گرنگی و تایبەتمەندی هەنگ چەند گرنگە و لە جیهانە بەگشتی گرنگی پێ ئەدرێ و لە هەرێمی کوردستانیشا بە شێوەیەکی باش توانراوە زیاتر لە ڕێگەی کۆمەڵە کەسی هەنگەوانەوە گرنگی زیاتری پێ بدرێ بۆی بە شێوازێ لە شێوازەکان بتوانن ئەو بەروبوومەی هەوەیە ساڵانە زیاتر گرنگی پێبن چونکە ئەزانین لە ڕووی بەهای خۆراکیەوە بەهای خۆراکێکی باشی هەیە و لە ڕووی ئەوەی کە زۆر جار لە بواری تەندروستی و پزیشکیشە بەکارەهێنرێ بەڵام زۆر جاروی کە زۆر گرنگە ئاماژەی پێبینەوەی پەیوەند چۆن بتوانین ئەو کەسانەی کە شارازاییان هەیە لە بواری هەنگەوانیە بە شێوازێ لە شێوازەکان کار لەسەرەوە بکەن کە ڕێژەکە ساڵ بە ساڵ ئەم بەروبوومە زیاد بکە بەڵام ئایا ئەگەر کەمەکە هۆکارەکان چییە دەستی مرۆیی یاخود هۆکارە سروشتیەکان کاریگەری هەیە لەسەر بەروبوومەکانیان جابووی زیاتر ئەمڕۆ گفتوگۆ بکەین میوانداری زۆر بەڕێز کاکاروان نووریمان کردووەکو هەنگەوان کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئەگەر بفەرموویت کاکاروان فەرموو بەخێر بێ کاکاروان بەخێر بێ بەخێر بێ کاکاروان بانی باش زۆر بەخێر بێ بێگومان هەنگوینیشە لەگەڵ خۆمان هێنەوە پێم وایە دوو جیاوازن بۆ پرسیارێکی هەمومان بەیانێکشمان شیرین ترێبێ لە سەرەتاوە بە هەنگوین دەست پێ بکەین سەرەتا با لە ڕۆژەکەەوە دەست پێ بکەین بەڕێستان هەند ئەمەنە گرنگی و تایبەتمەندی هەیە کە ئەوە ڕۆژێکی بۆ دیاری کراوە بە تایبەتی دەستان خۆشەوە بۆ بەرنامەکە بۆ میوانداریەکە هێشتان ساغێ سەبارەت بە هەنگ ئەگە گرنگێکی نەبێ ئەنیشتاین پێش چەندەها ساڵەوە پێش ناڵێ ئەگەر نەمانی هەنگ ڕووبات دوای 4 ساڵ مرۆڤایەتی لە ناوەچێ چونکە ئەو گوڵانەی کە ئەپیدێنرێت و بەرهەم ینی بەرهەمێن لە ساشتە لەلایەن هەنگەکانەوەیە ئەجا لە سابیسی لەلایەن مێروەکانی ترەوە ئەپیدێنرێن بۆیە ئەو گرنگیە ئەگەر بەردەوام نەبێت و زیاد نەکە ئەم هەنگە لە ناو بچێ وردە وردە مرۆڤایەتی جان بەرەو ناوچوونەچێ یان تووشی قەیرانە بێت زۆر باشە ئەمە لە هەرێمی کوردستان سروشتێکی جوانمان هەیە کە لەوانەیە ئەمەش هۆکارێک بێ بۆ ئەوەی کە برێ و زیاتر بین بە بواری هەنگەوانی ئەر لە هەرێمی کوردستان تازە بە شێوەیەکی زانستیانە برێ بە بواری هەنگەوانی دراوە خۆشبەختانە ئەوەنێ من سیرم کردووە سەرنجم ماوە گەنجەکانتە دەستیان پێ کردو بە تایبەتی ئەوانەی کە دەرچی کوشت و کاڵیان ئەوانەی کە لە لادیەکان هەنگیان بەخێو کردووە گەیشتەوە ئاستەی کە خەڵک تێبگە لەوانەیە کەسێکی ئاسایی تێنەگات لە ڕووی باشی و خراپی کوالەتی هەنگوینەکانەوە بەڵام هەنگەوان هەمووی ئێستا لەوە تێگەن چی بەخێوەکەن لەکوێ بەخێوەکەن بۆیە تا حدێک یعنی بەرەو پێشوونی باشی بەخۆوە بینیوە زۆر باشە زۆر کاتێمە باسی واکەین کە بەردەوام لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لەو ناوچانەی کە زۆر شاخاوین زۆر گرنگیان ناوە بە بەروبوومی هەنگوین و بەخێوکردنی هەنگ ئایا ئەم ڕێژەیە ساڵ بە ساڵ لە باشیە بەرەو بەرزبوونەوە ڕواایە خۆت ئەگەر کەم بوو بێتەوە هۆکارەکەی بۆچی ڕۆت لە ڕووی هەنگوینیان لە ڕووی هەنگ بەخێوکردن و بۆ بەرەمێنانی لە ڕووی هەنگەوە ئەکەوێتەوە سەر ساڵی وا هەیە ڕێژەی فەوتان بەدەستۆ نیە ڕێژەی فەوتانی تیا زۆر زۆرە چونکە نەخۆشی بڵاوە یان سنوور کۆنتترۆل نەکراوە هەنگ زۆر هاتووە بەڵام بە عامەتەن بەرەو باشتر ڕۆشت و لەوەرە بەرەو خراپتر ئێستا ساڵیشە بووە زۆر 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 خراپە ساڵێک 2021 لە ساهشتای هەنگ بڵێن فەوتا کەس یعنی بەدواچوونێکی بۆ نەکرد چونکە هۆکارێکی ڕیسی ئەوە بوو کە هەنگ زۆر زۆر هاوردەکرا خۆشبەختانە لەم ساڵانەی 21 و 22 هەنگ زۆر زۆر بەکەمی هاوردەکەی ساڵی 22 ڕێژەی مردن هاتە خوار لە ساڵ پێ جانێمە شتێکی زۆر زۆر باش بوو لە هەنگداریە و ساڵەکەیشی باش بوو هەنگ تێر بوو ینی برسی نەبوو هەر مردن زۆر زۆر کەم بووێ بەڵام تر ئەگەر ساڵەکە باش بوو بە عامەتەن خەڵک وەشاریەوەی پیا کردو کە هەنگی نەفەوتێ و بەرەو باشتر بووە زۆر باشە کاکەران بەڕێزە خاوەنێکی گەورەی پرۆژەی دەبواری هەنگەوانیە ئەگەر باسێک لەو پرۆژەیەت بکەیت من لە 2012 خەریکی زراعە بووم هیچ هەنگێکم نەبوو یعنی هیچ خولیای هەنگێکیشم نەبوو بەس لە 2015 هەنگم بەخێو کرد تر لە 2019 کردم بە پرۆژە ئەم 2019 تر لەگەڵ ئەوەیە کە ئەڕۆشتین یعنی ئێمە منێکێکم لەوانەی کە مەلیکە یعنی ئەو شاژنەی کە لە ناسنۆڕێکا بەخێوەکرا مەجبورم بچم لە دەرەوە بیان یعنی ناو وڵاتە نەفەرێکی ئەوتۆی متمانە پێکراو نەبوو کە لێی وەرگریت و دڵنیابیدی بیرم لەمە کردەوتم بۆ ئێمە لە ناو خۆ ئەم مەلیکەیان ئەم شاژنە پەروەردە نەکەین دابەشی هەنگەوانەکانی کەین و هەم هەنگەوانەکان ئیسفادەکەن هەم ئێمە و پارێژ نەبینە دەرەوە بۆیە خۆشبەختانە لە 2019 دەستم پێکرا الحەمدولله بووینە متمانی شوێنی خەڵکیەوەی کە هەنگەوانە و ئەوەی خێری هەنگەوانیشە بەڵام تا ئێستش لەگەڵ یا بەردەوامین زیاد لە 4 جۆر یان 3 جۆر بەرهەمەکانی هەنگ بەرهەمێنی لە باشە باسی تایبەتمەندیەکانی
بەخێوکردنی هانکەین بێگومان کە تۆ پرۆژێکتە بێ پێویستی بە جێگەیەکی باشە پێویستی بۆ یەکە ژینگەیەکی لەباری بۆ بڕەخسێنی ئێوە بۆ ئەم پرۆژێتان چۆن توانیتان ئەم شوێنانە دابینکەن ئێمە ئێستا حالن لەم دقەیە سێ ناوچەمان هەر بە کڕین کڕیەوە چونکە ڕاستێکی ئەمانە ئێمە گەرمیانی پێکەین نیمچە گەرمیانی پێکەین کوێستانیش بێگەن ئێستا حالن لە ناوچەکانی منتیقی باڵەکایەتیە کە لەو شوێنەیە ئێستا سەرمادە یعنی ناتوانین دانیشی لەبەر سێبەرە بۆیە ئەو ناوچانەی کە بەپێی وەرزەکان گۆڕیمانە کڕیویشمانە شوێنەکان لەبەرەوەی زۆربەی شوێن ئەو شوێنانی کە هەنگانی بۆ بێ خەڵەکە ناڕازی کە تۆ هەنگانی بۆ بێ هۆکارەکەیشی نازانین لەوانێت لە حەسادە بێ شتێک ئەگرنگ نایەڵن بەڵام بە عامەتەن ئێمە شوێنەکانمان بۆ کڕیوە بۆی کە نەبین بەبار بەسەر خەڵکە و خۆشمانی شەکان بە ئاسانی بڕۆ زۆر باشە من لە سوۆشال میدیا گوم لە هەندێک لە هەنگەوان بوو باسییان لە بە قاچاقێنانی هەنگ ئەکرد ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە کاریگەری سەر بەرهەمی ناوخۆی خۆمان هەبێت هێنانی قاچاق لە هەموو کەرتێکە لە هەموو بوارێکە لە ساسە تەسیرەکە بە تایبەتی ئەگەر بەرهەمەکەی بێت لە بەرهەمەکانی هەنگ ئێستا بەرهەمی هەنگوین تا ئەم دقەش لە زالێت کۆنتترۆل نەکراوە هەنگ تا حدێکی زۆر کۆنتترۆل کراوە ساڵێکی وەکو ئەم ساڵ زۆر بەکەمی هاتووە هەم هەنگەوانەکە ئەتوانێت ئەو هەنگە بەخێوکە بیفرۆشێت بە نرخێک بەیانی پێویستی بۆ نەبێ بچە هەنگ لە دەرەوە بێنێ و هەم بە خۆشی پێ بژێن پێویستی بە حکوومەت نەبێ بیژێنێ بۆیە قاچاقێنان تەنها هۆکاری ئەوە نیە بڵێن بەرهەمی ناوخۆکەمە کاتەوە خەڵک ئیشەکە ناکە نەخۆشی لەگەڵ خۆشییانێ ینی فەوتانی هەنگەکان هۆکارێکی ڕئیسی ئەوەیە کە هەنگ لە دەرەوەیەت جار هەنگ خۆی بەیان لەوانەیە ئەو هەنگە لە سروشتەکەی خۆی کە هاتووە لەگەڵم سروشتی ئێریان نەگونجێت و بێتە هۆکاری و کەزیان بە هەنگەکانی دیکەش بگەێنێت هۆکاری نەخۆشیەکەی ژینگەکەی بەستەنها خۆی ئەفەوتێ بەڵام کە نەخۆشیێکی هێنا بڵاویە کاتەوە هەنگانی تری ژێگرێ هەنگانی تری ئەوەی کە لە ناو کوردستانی خۆشمانە ئەفەوتێن زۆر باشە ئەزانین کە هەنگ پێویستی بە شیلەی گوڵەکانە بۆی کە بتوانانی بەرهەمی هەنگوینێکی سروشتی لێ دەست بکەێت بە پێی پێویستێتە شیلەی باش هەیە کە هەنگەکان توانن وەری بگرن و ئەو شانانەمان بۆ دروستکەن خۆی وەکو بیدای وتم بەپی ساڵەکە فەرقەکە ئێ ساڵێکی وەکو پار ئەمەندە هەبوو لە خۆشی زیابوو یعنی من ئەموت ئەم ساڵ لەوانە زەردەواڵە هەنگوینیشی هەبێ یعنی ئەمەنە شیلەکە زۆر بوو یعنی کەسیش نەیە زانی مەوزوعەکە وتم خوا ناردی پرسمان بە کەسمان نەکردووە ئەی نێرێ ساڵێک وەکو ئەم ساڵیش هەنگ ئەمەنە برسیە یعنی قەنەعات پێ بکە گەرمیانم پێ کردووە هێناوەتە نیمچە گەرمیان هێناوەتە کوێستان بردوومەتە کوێستان تریش تا ئەم دقەشی لێ نییە یعنی بە شەرتێک لەوانەیە هەنگ کەسێکی ئاسایی ئەم هەموو شوێنی پێ نەکە ئەم هەموو زەحمەتی لەگەڵانەکەێت توانە یەک شیلێکی سروشتیمان دەستکەوێت دویش هەنگکە ئێمە تەغزیین نەکەین مەصرفی زیاترمان لەسەرکەوێت بە هەمان شێوە نەیاوە یعنی شیلەکە ئەم ساڵ نییە بەس بەپێی ساڵ زۆر فەرق باشە ئەو شوێنانی پێیەکەی کاکاروان لەگەڵ سروشتەی ئەوەیە توانێت خۆی بگونجێنێت کوردستان بە عامەتەن یەک سروشتی هەیە یعنی زۆر فەرقی نییە لەو گەرمە و سەرمایە هەنگ خۆی ئەبێتەوە بیرکەیت بزانی ئەو چی ئەوێت تۆ بۆی بکەیت نەک تۆ چیت بێ بۆی بکەیت هەنگ بە عامەتەن حەزی لە پلەی گەرمی نێوان 25 بۆ 35 پلەیە لەو پلەیە ئەبێ بۆی فەرام بکەیت ئەگە بۆت کرا ئەگە بۆی شوێنەکە دەسەڵاتنی مەجبور بابەتی تری بۆ بگری دەبەر بەڵام بە عامەتەن حەزی لەو پلە گەرمیە جا لە هەر شوێنێکی جیان نابێ بەڵام لە کوردستانی خۆمانە الحەمدولله گەرمیانمان زۆر نزیک یعنی گەرمیانی کوێستانی ئێمەش زۆر دوور نییە و شوێنەکانی ئێران و تورکیا ئەمریکا 24 ساعت ئەوە بڕن تا ئەگەنە گەرمیانی ئێمە لەوانەیە بە 3 ساعت بگەینە گەرمیانی خۆمان ئاسانترە و لەگەڵ ژینگەکەی بە تەکیل ڕاهاتوو هیچ کێشێکی نییە زۆر باشە کاکارانۆک شارەزایەک لە بواری هەنگەوانیات چ وەرزێک بە دیاریکراوی زۆر گونجاوە بۆی بڵێن لەو وەرزەیە ئەتوانین بڕێکی زۆر لە هەنگوین بەرهەم بهێنین خۆی هەموو بەروبوومێک لە ژیانە کاتێکی پێئگات ئێستا بڵێن قۆخ ئەڵەن کاتی فڵان مانگ پێگەیشتووە هەنار ئێستا حالێن ناخۆی لەوانێ مانگی داهاتوێن مانگی دوو مانگی داهاتوو لێکرێتە بخورێ هەنگوینیش بە هەمان شێوە یعنی کاتی پێگەیشتنی خۆی هەیە کە ئەکرێ بڵێن لەم مانگی سە فەرقەکە لە ناوچەی گەرمیان لە مانگی 5 بۆ 6 کاتی پێگەیشتنی هەنگوینی گەرمیانە ئەگەینە سلێمانی لە مانگی 6 بۆ 7 ئەگەینە ناوچەکانی شار باژێر ئەوان لەوانێت لە بینی 15 بۆ 1 هێشتا بێ ئێستا ئەو ناوچانی کە ئێمە بردون کە بەرزیان لە 2300 کیلومتر لە ڕووی ئاستی دەریا و بەرزن لە بینی 15 بۆ 15 بابینە سەر بەخێوکردنەکەی یعنی زۆر کاتێ مامانزانی لە ڕابردووە لە دارە لە سروشتا بەخێویانەکردن شوێنیان بۆ دابینەکردن یاخو زۆر جار لە ناوچە سەختەکانە بۆ نمونە لە قەندیل و لەو شوێنە سەختانەیە هەر لە ناو شاخ و سروشتەکەی خۆیانە بەڵام چاودێریانەکردن ئێستا هاتوو ڕێگاکان ئاسان کراوەتەوە ینی سنووقی تایبەتی بۆ کراوە تۆ توانین لە بەردەستی خۆتا بێ و بتوانین ژینگەکەیشی بۆ لەبارکەی بە بۆچوونی بەڕێستان ئەو ڕێگا سروشتی ئەوسا باشترە
یاخۆ ئەو ڕێگایی کە ئێستا ئەتوانین بڵین دەستکردە ئاین تەنانەت ئەتوانین شانەکانیشی بۆ دانێ کە ئەو خۆی دروستیە کرد تۆ کامیانت پێ باشە هەردووکی ئەگەر بیرکردنەوەمان بگۆڕین لەسەر ئەوەی من چۆن بیبینیم تۆ جوای بینی لێک تێگەین بەڵام مۆزوعی سروشتی بوون ناسروشتی بوونەکەی لە ڕووی کوالیتی هەنگوینەکەەوە هەموو یەکشتە ینی هیچ فەرق ناکە ئەوەی لە سنووقەکە بە خێویەکەی ئەوەی لە دارێکە کە دۆزراوەتەوە تەنها ئەوەی فەرقەکە ئەو کەسێک کە وجدانی بەکار هێنابێت لەو سنووقەیە شتی بەکار نهێنابێت ینی بەست ئەم دوانە فەرقە ئەو هەنگەی کە لە دارێکە هەنگوین کۆکاتەوە لەگەڵ ئەو هەنگی کە لە سنووقێکە هەنگوین کۆکاتەوە هەمان ئەو گوڵەیە کە ئەچنە سەر ینی هەردووکیان هەمان گوڵن بۆ ئەوەی کە تۆ بتێ ئابووریان نەبێت و سەرکەوتوو بێ ئەوی تریان نابێت چونکە ئەوی تریان تۆ ئەتوانی کۆنتترۆلی نەخۆشی بکەیت ئەتوانی زیایی بکەیت ئەتوانی هەنگوینی بە ئاسایی لێ وەرگری ئەو داری کە تۆ دروست لە ناوایەتی ئەگەر جێک جار بڕیت جایت ناتوانین دروستی کەیتەوە دارە بەڵام سنووقەکە لانگسترۆس ئەمە زانایەکە لە 8 ساڵەکانە دروستی کردووە یعنی تا ئەم دقەیەش هیچ گۆڕانکارێکی بەسەر ئەم سنووقیان نەهاتوە تەنها گەورە بچووکی کراوە حجمەکەی بۆیە ڕێگایکی زۆر سەرکەوتووە کە لە سنووقا بێ لە ڕووی کوالیتی هەنگوینەکە وەکو هەنگوین هیچ فەرق ناکە ئایا لە دارێکا بێ یانە ناو سنووقێکا بێ زۆر باشە لەگەڵەوەی کە ئێستا ئێمە دنیای تەکنەلۆژیایە و هەمیشە لە سوشال میدیای بابەتەکان بڵاوەکەینەوە تا چەند گرنگە ئەو بابەتانە یاخود ئەو تەکنیکە زانستیانی کە ئێستا هەیە بە شێوەیەکی ئەکادمیانە لە سوشال میدیاکانە لە ئەکاونتەکانە ئەو زانیاریانە بڵاو بکرێنەوە هەتاوەکو بتوان کەسوت بەو هەنگەوانایەن دیکەش بگەێنرێت کە خەریکی پەروەردەکردنی هەنگن بۆ ئەوەی کە هەنگوینێکی باش بەرهەم بهێنرێەوە کە زانین لە ئێستادا خەڵکانێکی زۆر لەوانەیە سەرقاڵی بەخێوکردنی هەنگ بن تا چەند گرنگە و زانیاریانە بڵاو بکرێنەوە لە سە گرنگە بەڵام کاری هەنگداری ئەگەر دکتۆرات هەبێ ئەگە پرۆفیسۆر ئەگە ماستەریان هەر شەهادەیەکی تر هەبێت لە ڕووی هەنگداریەوە هیچ تەئسیرێ لە هەنگەوان ناکە ئەگەر ئەزمموی نەبێ ئەو پێچەوانیشەوە ئەبێ ئەزمموی هەبێ ئەنج ینی زانیاریشی هەردوو ینی هەردووکی تەواوکەر یەکتر بەڵام ئەزممون نەبوون لە کاری هەنگداریە وەکو وابێ ینی هیچ نەکرد بێ بۆیە لە هەردووکیانە ئەبێ ینی هەردووکی پێویست ئەزممونەکە بە تایبەتی چونکە زۆربەی کات تۆ زانیاری بڵاوەکەیتەوە بەشە بچووەکانی ئەو زانیاریە لە ئەزممونەکەی دەرەکەون یعنی ئێستا لە کاتی پەروەردەکردنی شاژنە بۆی ڕوونەکەیتەوە کابرا ئەڵەی کاکە ئەمە بکە شاژنەکە و پەروەردە بێت سیرەکەی نەقص لە ئیشەکەی دروست دەبێت زانیاریەکەی هەیە بەڵام ئەزممونەکەی نیە بۆیە ئەزممونکردن یعنی تەواوی یعنی لە 150 پێویستیان بە ئیشەکەی زۆر باشە کام بابەتەوە نەگرنگ بێت وەکو خۆش ئاماژەی پێی ئەما لە کۆنەوە کۆمەڵێک لە کەسانی زانا توانیانەك لەسەر ئەم بابەتە قسە بکەن یاخود بوتیان هەبێ لەسەرەوە لای خۆمان چەند گرنگە بۆ نمونە ناوەندە ئەکادمیەکان بە تایبەتی کۆلێژی کوشت و کاڵ لە ناو زانکۆی سلێمانیە گرنگی بەم بابەتە بن بۆی خوێندکاران بتوان ئەو پرۆژەی جەنابتانەتانە خۆیانی تیا ببینەوە چکە ئەگەر تۆ بەڕێکەیەکی زانستیانە لەگەڵ ئەم بابەتەیە بڕۆی ئەتوانی بەرهەمێکی باش دەبێ وەشتوانی بە شێوەیەکی زانستانە کار لەسەر ئەم بابەتەکەی زۆر تەواو خۆی پرسیارەکە هەر زۆر لە جێی خۆیان و جوانیشە کێشەکە لێرە ئەوەیە ئەو کەسانی کە مەسئولیاتی ئەم ئیشیان لەسەر هەپی هەڵناسن یعنی ئێستا کەسێکی هەنگەوانی ئاسایی ناتوانێت ئیشانە بکە یعنی مێ کولفەیەوێ چونکە هەر توێژینەوە لەسەر هەنگێکی کولفەیەوێ هەنگەوانێکی ئاسایی ناتوانێت بکە هەر بەحسێگەکرێ جار نەفەرێکی خوێندکار بێ یان نەفەرێکی ئاسایی بێ هەر پارەی ئەوێ ئەمان ینی هەنگەوان هەموو ئەوانی کە لە کوردستان هەنگەوان بە عامەتەن باسکەین باسی ڕێژە ناکەین بە عامەتەن ئیشی دووەمیانە چونکە ئیشی یەکەم حکوومەت لەلایەکە کۆنتترۆلی سنوورەکان ناکات تا بژێوی خۆی لەسەر بێت تا ئەم شتانی بۆ بکات و لەسەریشی نەکەوێت خۆی گرنگەوەی هەر بابەتێک کە تۆ دەستی ئیتە بە زانستی بکرێت هەر بابەتێک بە زانستی نەکرێت ئاخیرەکەی هەر فەشە لێنێ بەڵام درەنگ و زوویەکە لەوانەیە لە 2 ساڵ 3 ساڵێ کۆتایی بەشتەکەێت ئێوە ئەواریشی زانستین بە ئیشی شێکن نەزیێت زۆربەی کات هەنگانی شانە فۆتێن هۆکارەکەی لە چیە کۆنتترۆلی سنوور نەکراوە بە هەر زانستیش بێت کە تۆ لێرە من بەخێ مناڵێ بەخێوەکەم دانەیەک زلێکی لێ جایتە بەخێوێت جایتە زلێکی لێ ئای بەم شێوەیە وردە ئەوەیشی کە بە زانستی بەخێوەکە تااقەتی لە ئیشەکە نامێن بەڵام ئەگە جەناب بگوتی سەرچاوی بگرێتەوە و هەموو کەسێکە بە زانستی بەخێو کرا سنوورەکان کۆنتترۆلکردن لە هەمان کاتە هەم هەنگەوان تاوەتەوەسو دەبێت هەم پشبەکەی شوێنی دەرەوە کاتە تێڕوانینەکە و درێژخایانە وەک لەوەی کە تۆ کورخیان بێت چوگات دێرەوە کەسانی هەنگەوانن من زۆر جار بیستومە بەداخۆ یعنی ساڵێک بەرەمێکی باشیانە بەڵام ساڵی داهاتوو چونکە پلانی نەبووە نەیزانیوە چی شێوازێکی تر بەکاربێنێ داوانێ ڕێژێکی زۆری هەنگەکانیشی لە دەستا بێت کەواتە ئەتوانین ئێمە ناوەندە ئاکادمیەکان ببەستینەوە بۆ پرۆژانەوە هەم دەستی کاری ناوخۆی زیابێ هەم بشتوانین بەرهەمێکی باشمان هەبێت گومانیتیانی ئێستا مامۆستا برایم لەم ماوەی پێشوە بەشیان کردەوە بەشی هەنگ لە
یان زانکۆی پۆلیتەکنیکی ئەوەی چوارچرایە یان مەحەدەکە بەشێکیان کردوێتە بەشی هەنگە ینی ئەمساڵ زیاد بوو الحەمدولیلا کێشەکە لێراوەیە ئەگەر بکرێت و ینی ناوەندەوانی کە بەرپرسن لەم ئیشە هەوڵی ببن تەئکید یعنی هەم حکوومەت لە زۆربەی زۆری ئەو کەسانە دوورەکەوێتەوە کە ئەیانوێت دامەزرێن هەم ئەو کەسانیش کە دەرچووی کوشتتوگاڵن زۆربەی زۆریانەوانی کە من تا ئێستا بینم تەعینات زۆر کەمە ئەگەش بەیان شتێکی زۆر ینی کەمە شتێکی ئەوە نییە کە پشتیە بەستێ خۆی ئەچێک ئیش دەزەکا بە ئیشەکە جار لە کاری هەنگەوانی بێیان لە کارێکی تری کوشتتوکاڵی ئابێ باش اینجا سەرکۆم پێم خۆشە ئاماژە بە شتێکیش بەم لەوەی کە ئەم ساڵ شانزەمین کۆنفراسی کۆمەڵی هەنگەوانانی ئاسیا بەڕێوە چووکە کۆمەڵک هەنگەوانی بە ئەزمموی کوردیش ئەتیا بەشدار بۆسام کاکارەوان خۆشیتیا بەشدار بوو و بە خۆشحاڵیشەوە یەکێک لەوانەیە کە پلەیەکەمی بەدەستێنە هەر کورد بووە لەم کۆنفرانسەیە لە ناوچەی خەلیفان کە بەداوای لێبوونەوە ئێمە نەمانتوانی مانگەشتی بکەین بۆ ستۆدیۆ بەڵام ئەمە مای خۆشحاڵیە بۆ ئێمە لەوەی کە کوردێک بتوانێت لەم کۆنفرانسانەیە لە بوارە ئەکادیمیەکان لەم بوارانشا بتوانێت پلەیەکەم بەدەست بێنە کاتێکا کاروان ئەنجامدانی ئەو جۆرە کۆنفرانسانە تا چەند گرنگە بۆ هەنگەوانان بەداخەوە ئەو کەسی کە یەکەم بوو برادێکی زۆر خۆشەویستم فەرکاک فەرهەنگە لە من ناوچەی خەلیفان هیچ پێشوازێکی ئەوتۆی لێ نەکرا لە چاو ئەوی کە یەکەم بوو یعنی ئێسێمە ئەگەر نەفەری شوێنێکی تر وایە ئەوایە پێشوازێکی لێکرایان لەم ینی چونکە تۆمە سەرچاوێک نییە بۆ خۆی لەوانەیە لە ڕووی داهاتەوە سەرچاوێ بێ زیاکە بۆ خودی خۆی بەڵام ئەمە سەرچاوێکە بۆ وڵاتەکە تۆ ئەمە بە وڵاتانی ئاسیا و عەرەبی سەلمان کە تۆ هەنگوینی لەوان باشترە ئێمە لە سێ جایزە لەوێ لە هەنگوینی تەبەلور کە لای خۆمان پێیان وایە هەنگوینێکی عادیە کە ئەوەی شەهادەی لەسرە پلەی یەکەم لە ناوچەی دیالە نەفەرێک بە ناوی ئەبوو ئەوس کە پلەی یەکەمی بەدەستێنا هەر لە ناوچەی عێراقە دووەمیشیان شیلێ بوو سین هەرسێ پلەکەی بەدەستێنا چونکە تا ئەم دەقەیەش ئەگۆکو شکاندی بەرهەم نەبێ تا ئەم دەقەیەش سین هیچ یعنی نەفەرێک نییە لە مستەوایەوە بتوانێت کە بەرامبەری بۆست لە هەنگوینی شیلەیە بۆیە کەس هیچ پلەیەکی بەدەستنیانە هەرسێ پلەکە سین بوو وە پلەی بەشێکی لە پێشبڕکێکە هەنگوینی شانە بوو کە کاک فەرهەنگ و پلەیەکەمی دەزعین لە سێ جایزەکە دووانی عێراق بردی ئەیکیان لە کوردستان وەگوتم بەس بەداخەوە کاک فەرهەنگ ئەو پێشوازێکی ئێمە لە چاوەڕمانێک لێبگرا لی نەیەکرد ئێمە دەستخۆشی لەکەین بە هیوای سەرکەوتن بەڵام ئەوشی کە گرنگە ئەمە تا چەند گرنگە دەرگا بە ڕووی هەنگەوانان و ئەو کەسانی کە توانیانە بە شێوەیەکی زانستی لەم بابەتەیە کار بکەن نەکە لە ناوخۆ ئاو دەستێک بەرنە دەرەوەی وڵات بۆی بەشداری بکەن چکە بێگومان ئەم شێوازی کۆنفرانسانە چەندە تۆ توانی پلەیەکی باش بەدەستبێنی ئەمەە ئاڵوگۆڕی فکریشی تایە شێوازی بەخێوکردنەکان گۆڕانکاری بەسەرایە ساڵوانەیە لە وڵاتی وەکو وڵاتی وەکو سین جیاوازتر ئەوان ڕێگان گرت بێتە بەر بووە بەڵام ئەمە وا لە تۆکە چەندە تۆ زانانی دەبێت ئەو نێکێک چێتە سەر کەواتەمانە چەند گرنگە بووی کە بەردەوام ئەم ئاڵوگۆڕە هەبێت بووی کە بە شێوازی لە شێوازەکان زانستەکە دەوڵەمەندترکەی بە تەئکید تۆ لەوێ هەنێ بابەتی علمی بازەکە سەبارە بە پرۆبۆلس هەنێ مادەیان دۆزی بووە کە 6 مادە بوو ئێمە هەر نەمان بیست بوو یعنی سین لە پێشەنگە لە هەموو کەرتەکانە لە ڕووی خۆراکی شاهانەوە لە ڕووی هەنجوینە لە ڕووی هەر بابەتێکی ترابێ بەڵام کێشەکە لێرە ئەمەیە ئێمە من لەوانێت تا ئێستا بۆ 5-6 شوێن ڕۆشتوین سەبارە بە جا ئەپی مۆندیا بوو بێ یانم ئاسیا بوو بێ یان هەر شوێنێکی تر بوو بێ ڕۆشتوی ئێران بوو بێ ڕۆشتوین حکوومەت دەستگیرۆدی کەسی نەکردو هەر کەسە لەلایەن خۆی و هەستاوە بەم ئیشە ینی هەموو ئەرک و ماند و بوون و یینەکانی لەسەر خۆی بووە ئێسێمە ئەو گروپەی کە ڕۆشتین بۆ سعودیە 12 نەفەر بووین 6یان ناوچەکانی عێراق بوو 6یان لەملا بووین ئەمە لە ناوچەی کوردستان و 4مان کورد بوون و دوانیشان خەڵکی مووسڵ و لای زاخۆن زماری پێڵم بەخوا ناوێکی لە بابەتانە بوو ئەمانە هەمووی لەسەر ئەرکی خۆیان هەستا بوون یعنی هەر دەستکەوتێکیشان دەستکەوتووە بۆ خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان متمانێکی بۆ دروست دەبێت کە ئایا ئێمە هەنجوینە بەرهەمێنین لە جیهانات بوونینی یعنی ئێستا حالەن لە 2009 لە پاریس ئەوە سلمێنراوە جارێک تریش لێرە ئەمە سلمێنراوە کە ئەمەش کێشەکرد لەوایەوەیە نەفرێک نییە دەستی ئەمانە بگرێ بڵێ کاکە وەرە تو سەر لەسەر ئەم ڕێ بڕۆ هەمووی کە پێ هەڵەسێ یەک نوێنەرمان نییە کە ئەچین بۆوێ هەر کەسێک لەسەر ئەرکی خۆی هەڵەسێ دویش هەر دەستکەوتێک مندەزی یعنی بە فیڕۆ ئەچێ یعنی ئێستا ئەوەی ئەوان کە ئەیان کرد زۆر جیاواز لەگەڵ ئێمە کە لێرەوە ڕۆشتین چونکە نوێنەرمان نەبوو هیچ بەحسێکمان نەبوو لەوێ یعنی هیچ شتێکمان نەبوو ئەوەی ئەوانەیان کرد هەمووی بە داتا بوو هەمووی یعنی بە شێوازێ بوو خۆت ئەسوڕمای کە لەسەر ئەوەی کە ئەوان گەشتونەتێکی ئێمە هێشتا لەشوین زۆر باشە
کاسێکون جوابینە سەر نرخەکانی هەنگوین لە بازاڕەکانە لەوانەیە مە کاتێک کە ئەچین هەنگوین بکڕین نزانین کامە ئەسڵ و کامە عادێ لە هەنگوینەکە و لە کاتێکژە هەمووشی نرخێکی زۆری لەسەر بێت وەکە زین هەنگوین بێکێک لە خواردنەگرانەکاندا ئەندێ لە تەواوی جیهانە نەک تەنها لە هەرێمی کوردستان کاتێک ئێمە ئەچین بە بازار کە هەنگوین ئەکڕین چۆن ئەو هەنگوینە جیا بکەینەوە خۆی ئەم پرسیارە هەموو نەفرێکمان لامان دروست بوو هەمووشی لایەتی کێشەکە لێرە ئەوەیە هەمووشمان قەلەقین هەمومان قەلە من وتومە بەعامەتەن باسی کوردستانی خۆمانکەین خۆمان هەنگوین خۆر نین بەعامەتەن باسین و دوایە وتوم ئەگەر هەنگکە بگرم ئاوا بیگوشم هەنگوینەکەی لێ دەرچێ خەڵک باوەڕ ناکە ئەسڵ ماوە یعنی وا بێمتمانەی دروست بووە کێشەکە لێراوەیە ئەگەر یعنی من گەشتمەت ئەو قەنەعەتی هەنگەوانەکەت ناسی پرس بە کەس مەکە کوردستان یەکێکە لەو شوێنانەی کە کەمترین ئەوەی ئێمە ئەیبینین لەوانەیە زۆر کەسی ئاسایی نەیبینی کەمترین غەشەکە لە هەنگوینە ئێمە تا ئەم دەقێ لە کوردستانی خۆمانە ئەوەی کە من بینیمێتم بیست بێتم هەنگوین دروست ناکرێ ئێستا لە وڵاتان کێشەکە ئەوەیە هەنگ نایبینی هەر هەنگ یعنی هەنگ بوونی نییە هەنگوین هەیە ئەمە کێشە کوردستانی خۆمان الحەمدولillah ئەمەی تیانە چونکە هەر شێوازێک ئەگەر وا گریشمان عادیش بێ هەنگوینەکە لەلایەن هەنگە و پەروەردەکە هەر چۆنە بێ زۆر کوالەتی باشتر لەوەی کە هەنگوینە بێ لە دەروی وڵاتی بەڵام بەعامەتەن نرخ پێوە نییە بۆ باشی و خراپی هەنگوینەکان یان مختبەر یان لە ئەساس من مختبەریش زۆر لەوانی کابل دەستی پێنەگە بەڵام ئەو هەنگەوانی کە لێ یەکڕی کەسێک بێ ویژدانی هەبێ ناڵم کەسێک بێ فڵان بەس ویژدانی هەبێ تەئکید بە ئەو هەنگوینەیە کە تۆ ئەتەوێ باشە ئێستا هەر ئەم دوو جۆر هەنگوینەی کە تۆ هێناوتە ئەگەر بینەرەکانیشمان بیبینی زۆرمان هەموو ڕۆژانە بەرچاومان کەوتۆ لە بازارەکە یان ڕاستەخۆ من ئێساڵم ئەو قوتوی سەرەوەیان لەوانەیە ئەوی خوارەوەیان زیاتر باوەڕ پێکراوێ ئەو شانەیە بۆچی ئێمە وامان لێ توانی هەستەکەین ئەمەیان بە شێوازە لە شوازەکان لەوانەیە بەبێ هەنگیش بەخێوکرابێ ئەم جیاوازیە چییە کاکاڕوان ناڵم جیاوازەکە متمانەکە نەماوە لە ڕووی ئەوە لە یەک شوێنەوە نیە ئێمە زۆربەی شوێنەکە متمانەمان نەماوە هەر بە هەنگ نییە بەڵام هەنگوینێک لەوانەیە کە متمانەکەی لای خەڵک زۆر کەم بووتەوە لە ڕووی ئەوەی کە وا هەستەکەن کە هەر شتێک بەردەستیان کە و عادیە یعنی هیچ یعنی ئەیشیەی تێ سوور نەفەرەکە تۆ ئەناسەی کێشەیەکی نییە گومانیشی هەر هەیە یعنی نازانی چۆن بۆی ڕوونکەیتەوە بەڵام من ئەوەنە ئەزانم ئەڵێم هەموو هەنگەوانێک بە ویژدان کاتی پێگەیشتنی هەنگوین 15 ڕۆژ پێش ئەوە ئەم سنوقا وەکو سنوقی دار لێیەکە هیچ شتێکی نایەتێ کە 15 ڕۆژ پێش ئەوە ئەم سنوقەی هیچ نایە چی تایە ئەو سنوقە چونکە هەنگەکان بە هەنگوین و هەڵاڵە ئەشین واتە بە سەرچاوی پرۆتین و بە سەرچاوی ڤیتامینات دەژین ڤیتامیناتەکانی هەنگوینەکەیە پرۆتینەکەشی هەڵاڵەکەیە کە تۆ 15 ڕۆژ پێش ئەوە چونکە وەکوتم کاتەکانمان جیاواز بۆ هەنگوین 15 ڕۆژ پێشەوە هیچ نایە برد بۆ کاتی وەرزیشی لەواتەوە کاتی پێگەشتنی وەرزیشی لە چی هەنگوینی تایە چی شتی تیانە ئەو سنوقە خاڵی ئەکاتۆ لە بێچۆکانی ئەو سنوقەت سفرە بێت و هیچی تیانە کە ئەیبێتە داخلی وەرزیشی لێگەی هەرچی هەنگوینی بۆیە هەرچی شتێک بێت تۆ دڵنیای لە گوڵەکان وەریگرتووە هیچ غەشێکی تیانە ئەو خۆشت دڵنیای و ئەو نەفەرانش دڵێن یان بە شێوازێکی تر نمونە 5 شانە هەنگی تایە تۆ ئەیبێ بۆ کاتی وەرزیشی لە کە بوو بە 6 شانە تۆ دڵنیای ئەم شانەی لەو شوێنە زیایی کرد کەواتە ئەم شانەی دڵنیای 100% هەم لە خۆ لەگەڵ خۆیان مرتاحی هەم لەگەڵ ئەو کەسیشی ئەیتێ 100% بەڵام وەکوی کە بەجیایکەمەوە مختبەر جیاواز جێی ناکاتەوە یعنی ئاسیری کات جێگاتەوە ڕاستە ئێمە زۆر جار پێمانڵێ بیبەرە ناو سەلاجەوە گەربەستی ئەمە نازانم چییە ئەمە باش نییان نەی بەستن جا دوایەوە زۆر ڕێگا هەیە بۆ ئێمە هاوڵاتیان پێمانەڵێن باشترین جێگا بۆ هەڵگرتنی هەنگوین لە ماڵەوە بێ یاخود کە تۆ بەکارێنی لە ناو سەلاجی و شوێنێکی ساردکەرەوەیە بێ یاخود لە چ کەشێکا بێ باشە ئەم شانانە هەموو کەسێکی ئاسایی بزانێت لە ناو سنووقە پلەی گەرمی لە نێوان 25 بۆ 35 یعنی بە تایبەتی 35 بۆ ئەم هەنگوینە لە ناو سنووقە خراپ نابێ بۆ لای من خراپە بێ یعنی بۆ ئەم هەنگوینە لە ناو سنووقەکە تەبەلور ناکە نای بەسێ بۆ لای من ئەی بەسێ هەر هەمان هەنگوینە یعنی تۆ لای تۆ ئەی بەسێ هۆکارەکە ئەوەیە ئێمە شێوازی هەڵگرتنمان خراپە یەکێک لەوانە نابێ هەنگوین بە هیچ شێوازێک کە ئێستا سەرم هەڵپچڕی بوەستم بە دیارە تا تێری لێ خۆم دوای کە سەر بچی دای خەرەوە یعنی هەوا بەرکەوتن هەڵمژینی شیەکات بە تایبەتی لە وەرزی زستانە دوو ئەبێ ئەو شوێنە ڕووناکی بەرنەکەی بە تایبەتی یان ڕووناکیان تیشکی خۆ ڕاستەخۆیان ناڕاستەخۆ یعنی لە شوێنێکی ناعقل کەوانتەرێک بێ شتێک لاوەتانە هەر ناو ماڵ بێ کەپس بێت و خۆری بەرنەکەوێ و دوای ئەوەش لە پلەی بینی 25 بۆ 35 بێ باشترین پلەی بۆ هەڵگرتنی هەنگوین بەڵام کێشەکەوەیە ئەتوانی بکەیتە سەلاجەوە وەکو کێشەی نییە بەڵام کێشەکە لەوەیە ئەگەر یەک نەفەسی تیا بێ شێ هەڵەمژێ کە شێشی هەڵمژی ئەبێتە هۆی
دابەزینی کوالەتی هەنگوینەکە خۆی هەنگوین ئەبێ ڕێژەی شێکەکە لە حەفە بەرەو سەر بێ بەرەو خوار بێ ئەو کاتە حەفە بەرەو سەر بێت و ئەبێت ئەوەی ترشانی هەنگوینەکە زۆر باشە جەلانەیە هەنێجا گوێشمان لەو بێڵە و کەوچکێک کە بووی بەکاریە هێنی بادار بێت و ئاسم نەبێ یاخستیل نەبێت ئەمەش کاریگەری هەیە لەسەر هەنگوینەکە بۆ تێکچوونی نا هیچ کاریگەریکی ئەو تۆی نابێت چونکە تۆ یەک هەنگوینەکە دەریەکەی لە ناو دەم تا بگەڕێتەوە بۆ هەنگوینەکە تەسیرکە بەڵام وەکو دار و ئاسنەکە ئەو کارلەکە فریان ناکەوە بکە باشە کاکاروان زۆر جاری بینین هەنگوینەکان ڕنگ بە ڕنگیانە گۆڕێ هەندێک هەنگوینمان هەیە بەرە و ڕەشی ئەڕوات ینی تۆخە هەندێکشمانێ ڕوونە هەندێکمانێ شێوازێکی کەوەرگرتووە ئەم جیاوازی ڕنگانە بۆچی ئەگەڕێتەوە خۆی لە ئەساسە بە شێوازە عیلمیەکەی پەیوەندی بە مادە کانزایەکانی ناو هەنگوینەوە هەیە تا مادە کانزایەکانی زیاد بێ ڕەنگەی تۆختەرەکە وە هۆکارەکەیشی ئەوەیە ئەو گوڵی لێ وەرەگرێ جۆری گوڵەکەیە کە ئەو تۆخیەکەیان کاڵێکە بەڵام بۆیە تۆخیەکە مادە کانزایەکانی زۆرە ینی پەیوەندی بە گوڵەکانەوە ئایا تۆخ و کاڵێکە بەڵام هۆکارەکەیشی کەوای لێ کردووە مادە کانزایەکانی ناوێتی بەلەبەرەوە تان هەنگوینەکان تێر بن لە ڕووی کوالێتی و باشترن زۆر باشە زۆر کاتەڵێن وڵا هەنگوینی شاخامە بەڵێ چی جیاوازیەکیە لەگەڵ هەنگوینەکانی ترە هیچ جیاوازێکی من ئێستا هەنگوینی شاخە بووە منجا من هەنگ نابڕم لە شاخە بە هیچ شێوە چونکە نەکردومە نە حەزیشم بۆ هەبووە برادرم هەبوو ئێمە هەنگماندانەوە جا ئێمە هەنگ ئەبێت سێ چوار سیفاتی تیا بێت کە تۆ بتەوێت هەنگوینی لێ وەرگری یعنی نا بە هیچ شێوازە هەنگوینی شار وەرگری یعنی ئەمە هەنگوینێکی عادیە چونکە تۆ نزیکی ئاوەدانیە وەنابێت لە نزیکی ڕێگای هاتوو چۆ بێ وە بەلایەنی کەمکەمەوە 5 کیلومتر بۆ 6 کیلومتر دوور بێت لە هەموو ئەوانی کە ئینسان تیاژی باسی ئەو نام کە نەفرێک باخێکی هەیە هەفتەی جارێک ڕاتەوە ئەمە نا بەڵام بەعامەتەن 5 بۆ 6 کیلومتر لە ئاوەدانی و بە هیچ شێوازێ نزیک نەبێت ئێمە جاری وا هەبووە ئەو کوڕی برادرم ناوی کاک مەسعودە هەنگوینی دۆزیوەتەوە هەر خۆی ئەزانێ یعنی ئەمە قسەی خۆشی و قسەی هەمومانیشە هەنگوینەکەی سنووقەکەی ئێمە زۆر دوورتر وە لە ئاوەدانی لەوەی ئەوە کابرا زۆر احتیادی لە 120 زاریا بۆ چونکە وەکوتم وا ینی مەزەنەی کردووە ئەم ئەسڵترە لەویتر بۆیە من هەموو لێرەش و لە هەموو شوێنێکی دیژ وتومە هەنگوینی ئەسڵ عادی بەدار و سنووق نییە من ویژدانم نەبوو تەشید دەکەم دارەکەیش ئەەکەم بە عادی ویژدانیشم هەبوو هەموو دنیام بەنێ هەنگکە بمرێ ناچم بیکەم بە عادی بۆیە تۆ ئەبێ یان هەنگ بەخێوکە یان هەنگوینەکە بەخێوکە نابێ هەنگکە ئیهمالکەی بە پێچەوانیشەوە باشە زۆر کات کێمە بەربوومی هەنگوینمان دەسەکەوێت لەو هەنگانە ئایا دوجار ئەو هەنگانە بێت چیان بۆ بکرێ بۆی کە ئامادەکرێنەوە بۆی کە بەرهەمێکی تریان لێ وەربگیرێ و بەپێی وەرزەکان چۆن مامەڵیان لەگەڵاکەن خۆی هەنگ وەکو بیدای وتم پێویستی بە دوو سەرچاوەیە بۆی هەبێچوەکانی بەخێوکە و لە هەمان کاتشە خۆراکی دروستەکە پێوترێ خۆراکی شانە ئەیە بە شاژن بۆی گرا بڕێژێ ئەم دوو کردارە پێویستی بە هەنگوین و هەڵاڵە هەیە بە هەر نەقسێک لەمانە نەقز لە کوورەکانە دروستە بێ بۆیە ئەو کاتانی کە بیدایەتی بەهارە پێویستی بە شیلە بێ ئەبێت تۆ شیلەی بیتێ ئەو کاتانیش کە هەنگوینی لێوەرەگری سنووق خاڵیەکەیتەوە و خۆی هەنگوانی شارەزەڵ ئەو هەنگوانەیە بپەی توانای سنووقەکە هەنگوین وەرەگرێت نەک ئەوی کە بەپەی مەیلی خۆی سنووقەکە 5 دیایەتەوە دوی لێوەرگرێت بۆی کە ئەو هەنگوین ئەو ڤیتامینانی کە لە هەنگوینەکەیە بە هیچ شێوازێ لەو شتە دەستکردانە کە تۆ داخڵی ناو سنووقیەکەی ئەو کاتانیشی کە هەنگوینی لێوەرگری بە هەمان شێوە ئەبێجاری تعویزی شیلێکیتەوە کە هەنگوینەکە و نەقز نێنێ لەو دووکرداری کە سنووقەکە بەردەوامی کۆمەڵیدا نەبەزێت سەر باشەکە کەڕانگ و کۆمەڵی هەنگەوانان لەدێ بەرهەمێنانی هەنگوینەکە لە کێشۆگرفتان ڕوبەڕوو ئەبێتەوە لە ساختکردنەوەی بەرهەمەکانتان لە ناو بازاڕدا گومانی تیانە یعنی ئێستا تاکە شتێک کە هەنگەوان زۆر جیرۆدێ ساغ نەبوونەوەی هەنگوینێت بۆ کارەکەشی هەمومان نەزانین هێناین دەرەوەیە یعنی ئێستا من معقول نیە هەنگوین بنێرم بۆ وڵاتی دەرەوە بۆ ئەڵمانیا و بەریتانی ئەمانە هەنگوین و ناخۆیان ساغ نەبێتەوە مۆزوعەکە متمانەکەی لەوان متمانەکە هەیە لێرە متمانەکە نییە متمانەکەی شۆکارێک نییە کە تۆ متمانە عین هیچ معاملێکی لەگەڵ تۆیان نەکردو هیچ ئیشێکی لەگەڵ تۆیان نەکردووە متمانێک بە خودی هەنگوین نییە بۆیە ئەوە نە قورس نیە من هەموو کەس بە هەموو کەس ئەگە ئەو متمانەکە شوێتە ئەو ئاستی کە قەنەعەت بە کەس نەکەی هەنگوینی ئەسڵی و عادی هەیە یەک حەلی زۆر ئاسان کە تۆ تی ئەگەی وایە یان وانە بۆ ئەو کەسێکی کە باش بیرەکە بۆ کەسێکی خراپە ئەڵێ یەک سنووقان بکڕە بیدایەتی بەهاران ناڵم کاتەکانی تر بیدایەتی بەهاران بیکڕە تۆ مانگی 6 بڕۆ چی هەنگوینی تیا تۆ دڵنیایی کە ئەم هەنگەوە هیچ نەیاوەتێ وەلای خۆشی بەخێو کراوە لە شوقەیە لە ماڵێ فەرق ناکە بەڵام مۆزوعمەوەی بیرکردنەوەی بۆ بگۆڕێ کە ئایا هەنگ شتێک نییە هەنگوینی ئەسڵ ئەوەنە زەحمەت کۆکرێت ئێمە نەزانین هەنگوینی ئەسڵ کامێ هەر گرنگەوەی بەس هەنگەوانەکە بناسە هەنگوینی ئەسڵ زۆر ئاسانە زۆر سادەیە شتێکی ئەوەنە قورس نییە کە نەزانین چۆن پیاەکی
دەست خۆش بێ سپاس بۆ زۆر سپاس بە ئامادەبوونێ ئامادەبوونێ. ئەوەی کە هەمیشە ئێوە بتوانن بادەم بە شێوازێکی زانستی ئێوە کار لەسەر بابەتاکەن سووتان هەبێ بۆ هەنگاوانانەی کە پێویستیان بە کۆمەڵە زانیاری زیاترە و بێگومانیش ئێوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەمیشە هەوڵێن زانیاری بڵاو بکەنەوە ڕێنمایی بڵاو بکەنەوە بۆی کە زیاتر هۆشیاری هەبێ بەرامبەر ئەم بابەتە دووبارە سپاس بۆ زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونێ. سپاس بۆ